شەوی ڕابردوو حەماس ئیسرائیلی ئاگردا 2000 موشک لە چاوتروکانێکدا بەسەر خاکی ئیسرائیلدا بارین. بەرە بەیانێکی زوو بە یەکجار و لە گەورەترین هەڵمەتی سەربازی چەکداری خۆیدا مەکتەبی عسکەری حەماس خاکی ئیسرائیلی بەو ساڕوخانەی ماوەی 6 مانگە سەرقاڵی دروستکردنیانە ئاگردا. حەماس جگە لە هاوێشتنی 2000 ساڕۆخ 2000 چەکدار و شەڕکەڕ و فیدائیشی لەگەڵ موشەکەکاندا ناردە نێو خاکی ئیسرائیلیەکان و نیازی هەبووە 2 شارۆچکە کە 20 ساڵە دەستیان بەسەرداگیراوە پێی ئازاد بکات. پێگەی حەماس لە تویتەر ڕایگەیاند لە هێرشی چەکداریەکانیدا جگەل لە گرتوخانەی سەقەلیە 77 سەربازی سوپای ئیسرائیلیان بە دیلگرتوو توانیویانە 36 سەربازیش بکوژن کە لە کاتی هێرشەکەدا ویستویانە ڕوبەڕوویان ببنەوە. کەناڵی 12 ئیسرائیلی ڕایگەیاند لە هێرشە موشکیەکاندا 36 هەوڵاتی کوژران و 4 وێزگەی کارەبا و 10 وێزگەی سوتەمەنی و 4 کارگەی گەورە لە نێو چوون. دیمەنەکان دراماتیکی بوون. ڕابەری حەماس و هاوڕێ سەرکردەکانی ئەم بەیانیە زوو نوێژی بە کۆمەڵ و سوجدەی شوکریان بردو لە گەڕک و کۆڵانەکانی غەزەدا ئاهەنگ دەگێڕدرا و شیرینی دابەشدەکرا. هەڕەشەکان بۆ سەر ئیسرائیل جددین و باشێک لە خاکەکەی لەدەستا و مەترسی لەدەست بەسەرداگرتنی 2 فڕۆکەخانی سەربازی و ناوەندێکی چەکی گەورەی هەیە لەلایەن حەماسەوە. بۆیە هەرزوو سەرۆکی ئیسرائیل وەزیری بەرگری و سوپاسالاری وڵاتەکەی کۆکردەوە و گوتی ئەمەی ڕوودەدات گەورەترین هەڕەشەیە بۆ سەرخاکی وڵاتەکەی، هەر بۆیە بارینە ئاسایی ڕادەگەیەنین و خۆمان بۆ تونترین تۆڵا ئامادە دەکەین. لە یەکەمین کاردانەوەشدا هەرێکە لە ئەمریکا و ئێران و سعودیا هاتنە سەرخەت. ئەمریکا بە ئاڕاستی پشتیوانی ئیسرائیل و ئێران بە ئاڕاستی پشتیوانی فەڵەستین و سعودیا بە ئاڕاستی نێوەندگیری پەیامیان بڵاو کردەوە. ناتانیاهۆ سەرۆکی ئیسرائیل بە توندی هەڕەشە دەکات و دەڵێت ئەوەی ئێمە بە نیازی لە ڕۆژانی داهاتوو ئەنجامی بدەین ئۆپەراسیۆن نییە بەڵکو شەڕ و جەنگ و بەرگریە. بۆیە لا یەکەمین کاردانەوەشتا بڕیاردرا هەموو ئەو فەڵەستینیانەی نێو خاکی ئیسرائیل دەربکرێن کە ماوەی نزیکەی 100 ساڵە لەو وڵاتەدا دەژین و نیوەڕۆی ئەمڕۆژ هێرشی ئاسمانی بۆ سەرکەرتی غەزا دەستی پێکرد. لە هێرشەکەشدا دەیان فڕۆکەی F-16 خاکی فەڵەستینیان بۆردومان دەکرد و وەردەگەڕان بە دوای بنکە و بارەگاکانی حەماسە جگە لە خابوورکردنی ناوەندە سەربازی و کۆمەڵایەتی وزەیەکان. ڕۆژانی داهاتوو ڕۆژانێکی یەکلایکەرەوە دەبن بۆ کێشە 80 ساڵێکەی نێوان هەردوو دەوڵەتە دژ و ناکۆک و نەگونجاوەکە تا ئێساش نازانرێت لە کۆتاییدا کێ سەرکەوتوو و کێ مەڵوێران دەبێت. بەڵام هەموو ئەوەشی ڕوویداوە لە قازانجی پارتە ڕاستڕەوەکەی ناتانیاهۆ بوو کە دەیگوت کێشەمان لەگەڵ فەڵەستین و حەماسە بە گفتوگۆ چارەسەر نابێت.